ئەمیش هەر بڵاوکراوێکی تری نوێ کە لە چەند بەرجێکە قسەکردنا لە سەر گرنگی و پێزانینی فەلسەفە لە مێژووی مرۆڤایەتیە بوونی فەلسەفە و تێڕامان لە فەلسەفە و خوێندنەوە لەو فەیلسوفانی کە لە ڕابردووە کاریان لەسەر بابەتی تێڕامان و وردبوونەوە و دواتر هەڵوێستەکردن لەسەر ئەو بابەتە کە دوجار لە ژێرچەمکی فەلسەفەیە ڕەنگیایەوە ئەویش بۆ بابەتێکی گرنگ و بۆ قوتابخانێکی گرنگ لە ئەدەبیاتی جیهانیە و خەڵکانێکی زۆر ڕویان کردە خوێندن لەم بوارەیە کە بابەتی فەلسەفە و فەلسەفە زانینە کوردیش هەمیش وەکو نەتەوە هەمیش وەکو وڵاتانی تر گرنگی بەم بابەتەیە و لەلایەن چەند کەسانێک وەکو فەیلسوفکاریان لەسەر بابەتی فەلسەفە لە ناو ئەدەبیاتی کوردیا کردووە کە نووسین و تێکستەکانی کوردیش ئەتوانرێ بە شێوازی فەلسەفی و باگراوندێکی قورسەوە کاری لەسەر بکرێت. کتێبی فەلسەفە یاخود با بڵێن مێژووی فەلسەفەی بە نرخ کە لە چەند بەرجێک پێک هاتووە ئەمانە هەریەکە و باس لە چرخێکەکان بە تایبەت لە سەرەتای دەستپێکی سەرهەڵدانی فەلسەفە و بۆ سەردەمی یۆنانی و ئەو فەیلسوفانی کە لەو سەردەمەیە بۆ ئەفڵاتین و ئەڕستۆ و ئەوانی تریشکە کاریان لەسەر ئەم بابەتە کردووە چەندین قوتابی خوێندکاریان هەبووە کە دەرسیان لێ وەرگرتوون و بڕێویان بە بابەتی فەلسەفە و فەیلسوفیاوە درێژی کێشاوە بۆ چرخەکانی یەک لە دوای یەک چرخی ناوەڕاست و سەدەی هەژدە بابەتی ڕێنیسانس و ئەو گۆڕانکارانی کە لە بواری ئەدەب و هونەرە ڕویان نافەلسەفەش بۆ خۆی جیاوازی گۆڕانکارەکانی بەسەر هاو لەلایەن فەیلسوفانی کە لە دواتر هاتن و کاریان لەسەر کردووە ئەمە چەند بەرجێکی بەپێزن کە ئەتوانن سوودی لێوەربگرن هەم وەکو خوێنەوە هەمیش وەکو زانیاری کە وەک خۆیان ئاماژەیان پێ کردووە بە بەهێزی و بە وردبینی و کاریان لەسەر ساختکردنەوەی فەلسەفە و بابەتی فەیلسوفی کردووە. زنجیرەیە کتێبی مێژووی فەلسەفەی بەنرخ کە پێکهاتووە لە چواربەرە کە بریتین لە مێژووی فەلسەفەی ئەوروپی لە چاخی ناوەڕازان مێژووی فەلسەفەی نوێ مێژووی فەلسەفەی یۆنانی نووسینی نووسری بەناوبانگ یوسف کەرەم وەرجێڕانی لە عەرەبیەوە عومەر عەلی غەفور زنجیرێکی بەنرخی مێژوویە کە بریتین لە باسکردن لە فەلسەفە و ناوەڕۆکێکی بەهێز و کامەڵ لەم بوارەدا.